ما قرينا كاكسرور شي من بوكي خليكي شي كو برزولو شفت تنبوك كو برزولو شفته أو شفتني هو برجاوية كاكسر اتش بي هو شو زعما كفتة تقولن كفتة هنا وين شفته وسوري ناقينه يبرجاني او كواخي مكان هنا نكردو شفتونه نكردو والله كاك سيرفر ليش تسأل غينا هارونو بيقرا وتنا يو بلاد شتور اسو كارفان يا كان مشتي انا وده ان شاء الله زوري جنبها جماعه قررنا هو وسط شاور قاون هذا باش كان الناس هاي شو تعمل كوتش زوري مش لنا ان شاء الله جاي من شيء كيبدا بس يوم اما زاو اغلب تمام كيف كيف ما تو بس مي باوشين اشتكل فريلي ها ازريك توزيع شيلين جا كيف تيلي كي شو هي هو روجه هر ما شاء الله ونبي من لو تساوني ما شاء الله توزن كرسي برام صاحب سافرت باري ام سيانا ماشين كاسيك مانك ايام بعد عين الاسام رسوم مو ركبوا لسر كاشي اي كوابي بركات سر مارك عامه تابي گوشت حاضر كيف كاسر ورداني كاسر جي رزقا لاي كوبرا برزا اما زاتو تودو خلنا مودنا هيتين لا سمعت وين هيتي دقين والله حركان كرت حركتها وحركنا كاسر يا ملا امريكا باوكا مش كان جوشنا قري على مولا الناس كاسر گوشتی چیه جوشتي گوركي چون خوشی کردوها شيرو من نبات وزيك برم شيشه گوشتم سيرو سيرو تماتو بيبر رسول سورو زيتون بس هذا هيواشي ببرجي زختي ناتو عندك زيتون كاين بيتوار سما A few moments later. برا بابا كونكريت هذا يجرينا يستا هرچند زور جوانیش برجام آماده بخواردن بس برادرام ما توزیع سوریه تو كان من گوش بك على حزمه حزم گوش كا حتى كاغبه زينوتر راك هو بخوي انا ما كنت زيادة تعميني شيشه تاقينا هنا زين بو لا جرى نبو
تحت كان بوه بوه أنا بكرة لەبەر تاقیکردنەوەگە واڵی نەبووە هو من يخون من شێمان پێ ڕانابینێ كاك يمي تشوشم عن يمرا نر ئەوان بۆ تاقیکەرەوە كاكتر ورمت شي وانت كردوها او ترخونا تامين ترخونا ورقرا زور راجي موزة حديثي الرنا والله الصبر طيب ولو كان طازة طالج طبعا جانت هايبة کاکە زۆر سپاسی کاکارزانەکەین وەکو خاوەناڵی ئەم شوێنە دەسوچاوی خۆش بێ و لە شتاقی بۆ خۆی و بۆ ئەسپەکانیشی الحەمدوللا جەیەکی خۆشمان بەڕێ کرد و ڕۆژێکی خۆش بوو تەوسەی هەموو لایەکی شەکەینەوەی کە حەزی بە ئەسپسواری شتیوە هەیە توانێت بێ بۆ ئێرە خۆشی خوا هەڵاگرێ ڕاهێنەرێکی مەزبوطە و بەدەمتەوەی لە یەکەم دەقەوە تا ئاخر دەقە دووبارە سوپاسێکەین و دەسوچاتان خۆش بێ و کاکە لەخوا بە زیابێ ئەمڕۆ زۆر خۆشمان بەڕێ کرد لەوەڵە بە ئەسپسواری دەستمان پێ کرد باشمان لێ خوڕی هەرچەنە یەک دوو کاژۆڵتیمانە و یەک دوو جار کەوتوشتمان هەبوو بەستر سارتوانەتانە بولێ نابێ بە سوار و دەستوای کاکارزانیش خۆ بێ بەڕاستی ئەسپەکانی دەرەجەیەکن و بە خواردنێکی زۆر خۆشیش تاومان کرد الحەمدوللا جێکی خۆشمان بەڕێ کرد بەڕاستی بە شێوەیەک ئامادەی کردووە کە خانەخوێی هەر لە خۆی جوانە دەستوچای خۆش بێ بەخێر و مامۆستاییان زۆر خۆشحاڵ بووین کێڵگەی ئەسپ سوار لە کاتی خۆڕەڵاتنەوە هەتاوەکو کاتی خۆرەوە بوون کراوەیە هەر کەسێک حەزی لێ بوو ئەسپ سواری وەکو یەکەم فکرە لە شارەکەیە ئەسپ سواری لە دەرەوە پەرژی نەکرێت دیتر هەر کەس سەردانوانکە خۆشحاڵە بین بەخێر و مامۆستاییان یەکشت زۆر جوانەکە کارزان لەم ئەسپسواری ئێوەیە کە پەرژین نییە وەکو خۆوت لە دەرەوەی پەرژی ئەنێ ئەو جەوە کراوەیە ئەو تڕیعەکە زۆر دڵخۆشە یعنی خاڵی بەهێزترین خاڵی ئێوە لاانێ ئەو بێ و دوای وەرجی تر ماریفەت و لێزانین و ڕێزەکەی جەنابیشتانەوە لەسەر و هەموویەوە زۆر خۆشحاڵ بووین بارێک گوتان ئینشەڵا بەردەوامە بینێ ماستەرینەوە لەشتان ساغ بێ و هەروێەوەی بێت. Okay, what I'd like to really say is that it's been a fantastic time. Really, the atmosphere of the people here, the food, going out and horse riding, it really makes you feel that you need to unwind and you reset yourself. I highly recommend everyone or anyone who hears this video, please subscribe to these guys. They're worth the effort that they're putting in, and any help is appreciated. Thank you very much. چانەڵەکەی کارزان و ئەوان بڵێن هینی یوتیوب ئینستاگرامەکەیان ئەکاونتی ئینستاگرامەکان ئەسپسوار یەک لە دەنیشتەوە ئەوە هەیە ئەوەی خۆشمان فوتسکواتەوە تر خۆتان نەزان ئیتر خواحافستان لەگەڵ کوردستان ئاوەدان. ئەگەر ئەم ڤیددیۆتان بەدڵ بوو هەندەرمان بنووسینی کۆمنتێک و لایکردنی ئەم ڤیددیۆیە و بریتان نەچێت سەبسکرایبی چەنەڵەکەمان بکەن.